من وەکو باوکو و برازا و مامی ئەم گەنجانم هاتوومە بۆ ئەوەی لە پێش ڕیاسەی سەحا خۆنیشاندانیان کردووە تەنها مباشەرەیان ماوە بە سزمانانە هەموو وەکو کوڕکچی من وانەمانە مباشەرەیان ماوە مباشەرەکەیان بۆ بکەن کاکاتا 3 مانگش پارەیان مەدەنێ بەس با دانەنشن لە ماڵەوە خزمەت بکەن ئەمش بۆ خزمەتی ئەوەیەکەوە نەخۆشیەکان چارەسەر بکەن بۆ ئەوەیەکە خزمەتی میلەتەکە بکەن عیلاج بکەن خۆ ئەمە بۆ شەڕ نییە ئەمە بۆ مەسلحەت خۆیان نییە ئەمە لە پێناوە مباشەراکەن کە خزمەت خەڵک بکەن نەخۆشی ئەم کۆرۆنەیە چارەسەر بکەن نەخۆشیەکانی تر چارەسەرکەن سەرەتان چارەسەرکەن یعنی ڕێگا ئەگرن لە خۆپیشاندانێک لە خەڵکێک کە پێویستی بەوەیە ئەمە زەرورن ئەمانە زەرورن بۆ ئەوەی کە لە خەستەخانەکان لە دام و دەستگاکان بەشداری بکەن بۆ چارەسەری نەخۆشی